لە کۆنفرانسی شوێنەواری ئەنجامەکانی کاری زانستی هەڵکۆڵینی شوێنەواری لە هەرێمی کوردستان خرایە ڕوو. ئەو تیمە بیانیانەش کە لە ناوچە شوێنەواریەکان کاریان کردووە ئەنجامەکان لەگەڵ خۆیان دەبەنەوە زانکۆکانیان. ئەم تیمانە ساڵانە بۆ 2-3 مانگ دێنەوە کاری هەڵکۆڵین دەکەن، دوای ئەوە دیراسەی ئەو پارچە شوێنەواریان دەکەن کە لە ئەنجامی هەڵکۆڵین بەدەستیان گەیشتووە. ئەمانە لە مانجی 8ەوە تاکو ئێستا ئەمە دوا ڕۆژی بەشێکی زۆری تیمەکانە کە دەگەڕێنەوە بۆ وڵاتی خۆیان و بۆ زانکۆ و ناوەندە شوێنەواریەکانی خۆیان. یەکێک لەو ناوچە شوێنەواریانەی کە مێژووی کۆنی هەیە و ئێستا کاری لەسەر دەکرێت و دۆزراوەتەوە گردی بێستان سوورە لە پارێزگای سلێمانی کە بە یەکێک لە کۆنتترین ناوچە شوێنەواریەکان دادەنرێت. یەک لەو دەرئەنجامانەی گردی بێستان سوورە واتە ئەو مێژوەیە ئەو قۆناغەیە کە لەسەر ئاستی جیهانە ون ببوو کە لە بێستان سوور دۆزرایەوە. ئەویش قۆناغی لە نیشتەجێبوون لە ئەشکەوتە و ڕاوکردن و نیشتەجێبوون لە ئەشکەوتە بەرەو قۆناغی نیشتەجێبوون لە کۆمەلگایە. بۆیە شوێنەوارێکی زۆر گرنگە نەک بۆ سەرعاسی ئێمەی هەرێمی کو بەڵکو بۆ عێراق و بۆ هەموو ئەو وڵاتانی دەوروبەری خۆمان و لەگەڵ دەرەوەی وڵاتیشە. تا ئێستا ڕووپێوی شوێنەواری بەردەوامە لە هەرێمی کوردستان. 134 ڕووپێوی کراوە. باگوێرەی ڕووپێوەکەش 5295 ناوچەی شوێنەواری هەیە. باوتەی بەڕێوەبەری شوێنەواری هەرێمیش ئەگەر تەواوی ناوچەکە ڕووپێوی بۆ بکرێت پێشبینی دەکەن زیاتر لە 10,000 ناوچەی شوێنەواری هەبێت لە هەرێمی کوردستان. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.